ڕێگان هێشتووە دەزانین پێ بڵم چییە دەستیان خۆش بێ هەتا وەکو زوڵم لەو میلەتەی بکەن مستەحەقین ئەو دەسەڵاتە با پێ بڵێم وەکو دارێکی وشکبووی بێ سێبەر وایە بە گەرما لە بن سێبەرەکەیدانژی استفادەی هەیە والله ئەمە پێرێکە لێرەوە گەڕامەتەوە بۆڵبەرینێکم شکا کرێکەم 130,000 270 دلار مەسرفی سیارەکەم بووە ئەو میلەتە دەڵام مستاقە لەوەی خراپتریشان لێ بێت وەرە فەرمووە ئێستا ڕێگا حاڵە هەر دەڵێم خوای گەورە ئەوان ئەو دەسەڵاتی زیاتر بە دەسەڵاتکە بۆی میلەتەکە بەڵکم بێتەوە هۆشخۆی و ئینشاءالله هیمەتێکیان بێتە بەرێ و بەغیرەتیان پەیدا بێت والله برا گوناحە لە وڵاتەی سەر و بنی زێڕە قوربانگیان داهاتی ئەو نەوتەی ناوێت ئەو داهاتی نەوتەکە با بۆ ئەو بۆ خۆیان بێ بۆ ئەو دوو کەسانە بەڵام ئەو داهاتێکە لە خەڵکی وەردەگرێت بە ئاو کارەبا و ساڵانەی سیارەکان با بۆمان سەرف بکەنەوە ئێستا هەموو خەڵک لە ماڵە خۆیش بۆ کابینە نوێم دەکات بە واقعی کەس هەست بەخۆی ناکە بەڵام ئەگەر بەخۆ دابچەوە لە فەرمانگە و لە بازاردا ئەوجا دەزانێت تویش بۆ چێ دەکەی هەمووان بووینمە کۆیلە ڕێ چارەسەرێکی بکرێ هێرکاناوە یان قیر بکرێ یان ئەو ترێلانە سەرشان قەتەکەن یان هاتن یان چۆن بە زۆر لای حادیسە زۆر دروست دەبێ یعنی ڕێیەکە تەفنیشە بە حەقەت ئەجا چارەسەرێکی بکرێگە حکوومەتی هەرێم بۆچی ئەو سارانە بێردادێن وڵڵهی بەستێکدانی ڕێیەکەیە ئێستا فەرموو دۆری بالیسانەیە هەر وێرانە حکوومەت نەچاکی دەکا دۆری هیرانێ هەر کاولە ئێروکانەش دەیانێ کاول بی و ئەجا بە ناچاری هەمووی وێران بی ڕێیەکی سیارەش ئێستا فەرموو قەمەرەش بێرەدانایە یعنی تەماشا دەکەی ئەمە سبەینان هەر سارمان نییە لەو سێتەڕەی پارتی هەر نەزاتیمان نابی بینە دەرێ سبەینان ئارێ بەخۆش گۆرارێوەڵ سێتەرەکە نا وەکو ئەو تڕێلانە ئارێ وڵای لە قەرەباڵە 4 سایزێ شتاقی وەکو پێویست بەکار ناینی وەنیە وەڵە داواکاری ما ئەوەیە ئەو ڕێە یانەوەتەیە سەرچیان قەتەکەن کاکە سەرچیان یان بەستۆ کۆی یان بستۆ دۆری هیرانێ ئەگەر ناوەڵای کاو لە ڕێەکە بە حەقەت لە ڕێ مردینە بەڕاستی ئەو ڕێ هەمووی تێک چووە ئەلێکوانە سیارە لێک گیر دەبێکوانێت تاسییان قۆری لێە هەر سیار لە بەرامبەر یەک دینارۆ لە لەولاتر سیارەکە ڕاست هەموو بنیشل بوویت ڕاست بوویتە عارەبانە کەچی هیچ نما بەڕاستی ڕێ یعنی هەموو کیلۆمەتر و نیوەکە چاناکەن ڕێەکە بە شوی ناکاتن یعنی هیچ نییە هەر هیچ نیە و ڕێ چاناکەن بەڕاستی ئەگە ئەو ڕێمەکە وەڵای منم لەو حکومەت چاچی ناکە حکومەت بە هەزار ڕێیتکە وایە چاچی ناکە بەس ئەو ڕێیە هەرەوە دەمان لۆ چاکەم بەڕاستی مەمنونی کورە هێل یاسینی چ باو ڕێمان بۆ چاکە وەڵای هێل یاسینیمە هەر ناوێتن ڕێگای هەولێر کۆیە کە بە ئەو ڕێمان نەکت بکات و سادی کاتە یەک سایت بەسمانەمە یەک سایت بەس ئەوەندەمان لۆ بکە مەمنونینە تەنکەرەکان خۆیان لێرەوەتیانەوە حاڵ ڕێگا و بانەگەیە ئەوەیە بۆ تەنکەرەکان خۆیان چاکیکەن ئەوە تا بڵێ ڕێگایەکی خراپە بەخوا بە کەڵکی جنایە هەتا چی دەو سەر ناوسکی خۆت و سیارەشە بڕێ هەتا بڵێ ڕێگایەکی خراپە ینی ڕێگاکەم ئەوەندە زۆرەکە نەتوان سێشکەن گورە نەوەڵاتەوە چەندێک پەڕی کیلۆمەترێکە لێرانە بووە ڕێگایەکە بەخوا حەچی سایە قەیە بێزار بووە لەم ڕێگایە هەموو سیارەکەمان داغان بۆ بەخوا